لە دوای لێدانی کەشتی میرسر ستریت ئیسرائیلی لە بەرامبەر میرنشینی فوجەیرەی ئیمارات، وەزیری دەرەوەی ئەمریکا ئەنتۆنی بلینکن ڕایگەیاند کە وڵاتەکەی لەگەڵ بەریتانیا و ڕۆمانیا بە هاوەهەنگی لەگەڵ ئیسرائیل بیر لە بەرپەرزدانەوەی بە کۆمەڵ دەکەن لە دژی ئێران. ئەوەی جێگەی سەرنجە لە هەڵوێستی وڵاتانی خۆراوادا جیاوازی هەڵوێستەکانیانە بەرامبەر وڵاتانی هاوپەیمانان لە ناوچەکەدا. ئەگەر مەترسیەکان ڕوو لە وڵاتانی عەرەبی بکات زۆر نیگەرانیان ناکات، هەروەکو بۆمبارانی دامەزراوەی نەوتی سعودیە کە نیوەی نارنەدەرەوەی نەوتی وڵاتەکەی ڕاگرت. تەنانەت بۆیان ساغ نەکرایەوە کە ئەو هێرشانە لە کوێوە کراوەتە سەرە وڵاتە، بەڵام بە پێچەوانەوە هەر لە یەکەم ساتی لێدانی کەشتی ئیسرائیلەکە پەنجەی تۆمەدا ڕاستەی سوپای پاسدارانی ئێران کرا. ئەوەش ئەو ڕاستیە دەردەخات خۆرئاواییەکان تەنیا بە لێدانی ئیسرائیل نیگەران دەبن و لێدانی ئەوانی تر ناچاریان دەکات زیاتر بچنە ژێرباری خۆرئاوا و بەردەوام سەودای چەکڕینیان گەرم دەبێت. میدیای نزیک لە وڵاتانی عەرەبی هاوپەیمانی خۆرئاوا با گەرمیەوە پێشوازی لەو لێدوانی بلینکن دەکەن بۆ بەرپەرزدانەوەی بە کۆمەڵی ئێران. بەڵام ئایا زەمینە و زەمانی هەڕەشەیەکی لەو شێوەیە لە ئارادایە؟ چاودێران ئاماژە بەوە دەدەن کە ئێستا زەمینەی ساڵی 1991 جەنگی دۆمی کەنداو نییە کە ئەمریکا بتوانێت کۆمەڵی نێودەوڵەتی ساز بدات بۆ جەنگی لێدانی ڕژێمی سەدام. با تایبەتی استراتیژی ئەو وڵاتە گۆڕاوە و دەیەوێت خۆی لە جەنگی ناوچەکە دەربکات و زیاتر گرنگی بە باشووری خۆرهەڵاتی ئاسیا و دەریای چین دەدات. ئەمریکا و هاوپەیمانەکانی هەموو جۆرەکانی سازشیان بەرامبەر بە تاران تاقی کردوێتەوە، بۆیە هەڕەشەیەکی لەو شێوەیەش هیچ کاریگەریەکی نابێت. بە تایبەتی ئێران لە ئێستادا زیاتر پەیوەندی سیاسی و ئابووری لەگەڵ چین و رووسیادا هەیە و هەڕەشەی ئابووری لە ئێران هیچ مانایەکی نەماوە، بە تایبەتی لە دوای واژۆکردنی ڕێکەوتنامەی 25 ساڵەی ئێران و چین کە بە 400 میلیارد دۆلار مەزەندە کراوە. تەنانەت بردننی ئەو دۆسیەش بۆ ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی بە هەبوونی چین و رووسیا هیچ ئەنجامێکی دڵخوازی واشنتۆن و تەلەبیبی لێ ناکەوێتەوە. لە کاتێکدا ئەمریکا و خۆرئاواییەکان هیواخوازن گەڕی حوتەمی گفتوگۆکانی ڤیەننا دەست پێ بکاتەوە ئەگەری جەنگ لە دژی ئێران زۆر بێهێزە، با تایبەتی هاوپەیمانەکانی تاران لە ناوچەکەدا ناوبەناو پەیامی سەربازی ئاڕاستەی ئەمریکا و هاوپەیمانەکانی دەکەن کە بەرپاکردنی جەنگ لە ناوچەکەدا بە زیانی هەمووانە. هەر بۆیە وەزیری بەرگری ئیسرائیل لە دوای ڕێژنە موشەکەکەی حیزبوڵڵای لوبنان لە پەیوەندێکی تەلەفۆنی لەگەڵ وەزیری بەرگری ئەمریکا لوید ئۆستن داوای لێکرد وڵاتەکەی گوشار بخاتە سەر لوبنان بۆ ڕاگرتنی هێرشەکانی حیزبوڵڵا. ئەوەش نیشانێکی تری ترسە لە جەنگێکی تر کە قەوارەی زایۆنستی لە دوای شکستی جەنگی 11 ڕۆژەی غەزە بەرگەی ناگرێت.